ئیتر ئەمە زۆر مهمە بەنسبەت ئێمەوە. دەستم کرد لە کە چوومە مەرحەلەی متەوەستا شێخ یەشار هەبوو لە کەرکووک حافظ قورئان بوو. ڕۆژێک وتی تەڵەبەکان بزانم چیە توانێت دەورەیەکی قورئان هەیە لە معهەدی دیراساتی ئیسلامی لە عەرەسە بوو لە کەرکووک لای عەرەفەنی ئەو لە وتی بزانم چیە کە خوێندم ئەو مەقامی باوکم خوێند وتی تۆ کەس دەرسی پێدا وتم ناوەڵڵا بەس گوێم لە باوکم بووە وتی باشە تۆ بۆ قورئان لەبەر ناکەی وتم چۆن ئاخر ئەو قورئانە وتم مامۆستا ئەو کتابە گەورەیە لە کوێ لەم وتی نا لەبەرەکرێ وتی منش وەکو تۆم لەبەرم کرد تخوا وتی ئەرێ وەڵڵا شێخ یەشار هەزار ڕەحمەتی لێبێ ئەو نەسیحەتەمی کرد وەڵڵی تر کاک محمود دەستم پێ کرد لە سەف سێوە سی متەوەستا دەستم پێ کرد سەرەتا جوزی عەممە دەستم پێ کرد بە 6 مانگ جوزی عەمەم تەواو سێم کرد الحەمدوللا ئەو گرانە نییە کە تەوسەورمانە کرد ئیتر دوایەوە دەستم کرد بە جوزئی تەبارەک سەبر سوورەت ئێواش ئێواش ئیترەوە بوو زروفێکات باسم کرد کە چوینە سلێمانی ئەوانە ڕاوەستان امتحانێکم کرد بە بیرم دێ لە هەر لای شێخ یەشار پێشەوەی کەوا بێمەوە منتیقانە تقریبا 2 جوز ئەم لەبەر و عەممە و تەبارەک سەف سێ بووم سێی متەوەستا امتحانێکمانی کرد سێ مامۆستا دانیشتبوون زەمە بەستم چیە لە امتحانەکە خۆی حافظ قورئان بوو شێخ یەشار دوانەکەی تر دوو مامۆستاکەی تر قورئانیان لەبەر نەبوو بە بیرم دێ ئێستاش چکۆگو تاریخە وەکو یادەوەریەکی زۆر خۆشە چکە یەکەمم هێنا لەو دەورەیە لە مشارەکەکەم یەکەم هێنا وتي اقرأ من قوله تعالى وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا لو خندم بسارعي وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا وأنه لما قام عبد الله يعني ما هو استقامت يعني خراوس الرابع بيدوزي نويما يترشي غشار وتي كاكا و تواوا ايوه اثباتي بكاكا جوان لبريتي انزا بيرم دي السؤال الثاني سيتي سؤال برسياري لما السؤال الثاني يا بني إسرائيل اذكروا يا بني إسرائيل ألا يراوستا وتي ليو طوابك وتم شيخ عندنا 3 مرات سورة البقرة يا بني إسرائيل يكم بني إسرائيل دون بني إسرائيل سيم راوستا وتي والله صحيح سيانة راستكي وتي لكامي عند دسبيكي دسبيبك يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين لباشي ودي ساندي يا بني إسرائيل اذكروا لجزء ختامي جزءك ديسان يا بني إسرائيل اذكروا زامبي متم كاميان وتي كاكا طا والحمد لله بالنسبة توي ترشا هدية كم مرق زور فيهم خوش أو عالم يجيبون كردو بو قراءاتي ترحزم لي بو حزم الأخوة بزياد الحمد لله استاذ فاهم برين باشد لبره الحمد لله نزا ظروفك هات شو ما دروي ولات ظروفك هات بسرمانة نمتواني مراجعاتي قرآن بكمو دوايك هات موا كتشوما مرحلة كلية الحمد لله الأخوة بزياد بيتجاري كيتر أمجارة بمحاولة مكر بزور بجواني لبري كم ببيرم دي خێزانەکەم بۆمی ئەگرت بڵێن قورئانەکەەوەی کە لە بەرم دەکرد منیش بۆی مەخێندەوە ساڵی 1990 لە بەرم کە قورئانەکە هەمووی بە بیرم دێ شیرنیمان تەوزیع کرد بە جیرانەکە وتیانەمەی چێوتمە الحەمدولله قورئانم هەمووی لەبەر کرد سبحان الله الحمد لله يا ربي خوا موفقتان